بە ناوی گەلی کوردستان دانیشتنەکەمان دەکەینەوە. پەرلەمانی کوردستان دانیشتنی ئاسایی خۆی بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان ئەنجامدا و 5 کاندیدیش کێبڕکەیان دەکرد بۆ سەرۆکی هەرێم، بەڵام لە کۆی 81 پەرلەمانتاری ئامادە بوو. نێچیروان بارزانی 68 دەنجی پەرلەمانتارانی پارتی و گۆڕان و کۆتاکانی بەدەست هێنا، بووە دووەم سەرۆکی هەرێمی کوردستان لە مێژووی کوردستان. کاندیدەکانی تریش هیچ دەنجێکی پەرلەمانتارانیان بەدەست نەهێنا. زۆر بەڕێز جەنابی نێچیروان ئیدریس موستەفا بارزانی بە دەنجی 68 پەرلەمانتار لە حزوڕی 81 پەرلەمانتار بوو بە سەرۆکی هەرێمی کوردستان. بە ناوی دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان بەبێ بەشداری فراکسیۆنی یەکێتی بەڕێوەچوو. هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەگرتوش دەنجیان بە هیچ کاندیدێکی سەرۆکی هەرێم نەدا. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت. ئەوان بەشێک نین لەم پرۆسە ناڕێک و ناتەواوەی کە سەرۆک بەرامبەر هیچ دامەزراوەیەک و پەرلەمان و خەڵک بەرپرس نییە. ئێمە ئەمڕۆ وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەنگمان بە هیچ کاندیدێک نەدا. بێگومان دەشپرسن کۆمەڵی ئیسلامی بۆچی نە کاندیدی هەبوو و نە دەنجیشی بە هیچ کاندیدێکدا. هەڵوێستی ئێمە و قەناعەتەکانی ئێمە جارێ با بۆ هەموو لایەک ڕوون بێ کە پەیوەندی بە کەسەکانەوە نییە، پەیوەندی بە سیستەم و پەیوەندی بە یاساکانەوە هەیە. ئێمە لەبەرەوەی لە کاتی خۆیدا پرۆژەیەکی ڕێکوپێک و هاوسەنگمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ هەمواری یاسە سەرۆکایەتی هەرێم و کاراکردنەوەی، بەڵام بەداخەوە ئەم پرۆژەی ئێمە نادیدە گیرە. سەروەری مرۆڤایەتی و دۆستی هەژاران و دوژمنی ستەمکاران کە پێغەمبەری پێشەوایە سەڵاسەمی خوارد سەر بێ دەزان دەربارەی ئەوە دەفەرمێ چی؟ دەفەرمێ ئەفضەل الجیهاد کەلیمەت حەق عند سوڵتان زائر. قسەتان پێکەم نەبێ. دەفەرمێ گەورەترین و باشترین خەبات و جیهاد ئەوەیە کە قسەیەکی حەق بکەیت لە ڕووی دەسەڵاتێکی ستەمکار. ئێمە یاسا شکێنی بە ستەمکار دەزانین، بە ستەمکاری دەزانین. ئێمە چەوسانەوەی خەڵک و ڕێگرتن لە ئازادی خەڵک بە زوڵم بەستەم دەزانین. پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر بەشداری نەکردنی فراکسیۆنی سەوز لە دانیشتنەکەی پەرلەمان نیگەرانە. سەرۆکی فراکسیۆنی زەردیش دەڵێت بەشداری نەکردنی یەکێتی لە کۆبنەوەکەی پەرلەمان کاریگەری لەسەر سەرجەم ڕێکەوتنەکانی نێوانیان دەبێت. ئێمە پێشتریش بە بەڕێزان لە فراکسیۆنی یەکێتیمان گوت ئەمڕۆ دەنگنەدانی ئەوان و بەشدارینی نەکردنی ئەوان پەیوەندی هەیە بە هەموو ڕێکەوتنەکانمان لە ئایندەدا کە حکوومەت پێک دێنین. ئەمڕۆ سەرەتای ڕێگایەکمان بوو بۆ کرانەوەی زیاتر، بۆ متمانە گەڕانەوەی تۆخترکردنی متمانەی هێز و لایەنە سیاسیەکان، بۆ قوڵکردنەوەی پەیوەندیەکانمان، بۆ یەکڕێزی نیشتیمانیمان، بەڵام ئەوان ئەو بڕیارەیاندا بەڵام بە تاکید ڕنگدانەوەی دەبێتن و دیسان تاکید دەکەمەوە چاوەڕوانی ڕێی ڕسمی پارتی دیموکراتی کوردستان دەکەین. جێبەجێ نەکردنی تەواوی خاڵەکانی ڕێکەوتنەکانی نێوان پارتی و یەکێتی، بە تایبەتی دیاری نەکردنی وادەیەک لەلایەن پارتی بۆ هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک لە پشتی یەکێتی بووە هۆکارێک بۆ بەشداری نەکردنی فراکسیۆنی سەوز لە دانیشتنەکەی پەرلەمان. ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمڕۆ بەشداری پرۆسەی دەنگدانمان نەکرد بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان. دیارە ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان کە متمانە پێدراوی ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستانین و پابەندین بە قەراری سیاسی حزبەکەمانەوە لە چوارچێوەی ئەو ئیتیفاقەی کە کردوویەتی لە سەرەتای دەستپێکردنی دانوستانەکان بۆ پێکهێنانی حکوومەت یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامەکەی بەو جۆرەی خوارەوە بووە کە ئێمە لەسەر سێ ئاز دەمانەوێت ڕێکەوتن بکەین. یەکێکیان هەرێمی کوردستان و شەراکەتی ڕاستەقینە، ناوچە جێناکۆکەکان و پارێزگای کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بەگشتی و هەروەها شێوازی کارکردنی ئایندەمان لە بەغدا. بەهۆی دروست نەبوونی کۆدەنجی لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم و جارێکی تر تێکچوونی پەیوەندیەکانی پارتی و یەکەتی لەسەر پۆست و کورسی ڕەنگە ببێتە سەرەتایەکی خراپ بۆ ئایندەی کوردستان. ئەم جارەش هاوشێوەی جارانی پێش و هاوڵاتیان زەرمەندی یەکەم بن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.